حاڵەتەکانی سکچوونەوە و ڕشانەوە لای منداڵان بە تایبەتی لەم وەرزەدا چییە؟ و هەروەها دیارترین هۆکارەکان، دیارترین نیشانەکان خۆیان لە چیدا دەبینەوە، چارەسەرەکان، ئەرکی دایک و باوک لە ماڵەوە چۆن دەبێت بەرامبەر بەو منداڵە، نیشانەکانی وشکبوونەوە و چەندین بابەتی دیکە سەبارەت بەم تەوەرە پرسیارم دەبێت لەسەری لەگەڵ دکتۆر پشدەر عەبدوڵڵا گفتوگۆ دەکەم کە بەڕێوەبەری نەخۆشخانەی جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان و هەروەها پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمەدا. دکتۆر سڵاوت لێبێ و بارینت باش، زۆر سپاس بۆی لە بەیانی باشکوردستان لەگەڵمەدا بەشداری. سەرەتا بەگشتی دەمەوێت باسێکی ئەم حاڵەتەمان بۆ بکەیت لە چ کاتێکدا سکچوون و ڕشانەوە دەبێتە هۆی وشکبوونەوەی جەستەی منداڵ. سڵاو لە بەڕێستان بەیانی ئێوەش و هەموو لایەک باش بێت. تاوان لەگەڵ هاتنی وەرزی گەرمایە ئاتەن لەو کاتانەیە سکچوون ڕشانەوە زیادەکە لە ناو مناڵانە و هۆکارەکانیشی بڵین بەپێی کاتەکان هۆکارەکانە گۆڕێ هۆکارەکان لەوانەیە بەکتریا بێ، ڤایرۆس بێ، پاراسایت بێ، یان دێکجار هەستیاری بە پرۆتینێ بێت، یا هەستیاری بە خواردن بێت، یا خودت ژەهراوی بوون بێت. بۆیە هەر کاتێ ئەگەر لە مناڵەکەیە ئەم سکچوونە زۆر بوو وە لە هەمان کاتە تاویزی ئەم سکچوونی نەکردەوە، خۆ دەزانی لە خوارەوە لە سکچوونە بڕێکی زۆر ئاویتیایە کاتێکە تاویزی ئەمەی نەکردەوە بە خواردن و بە ئاو لەو کاتەیە وشکبوون ڕوو ئەدات. گرنگترینش لە دایکان و باوکانەوەی کە بیزان کە نیشانەکانی وشکبوونە لە مناڵانە تاتی مناڵێک کە لە خوارد 1 ساڵەوە بنیشانەکانی زۆرتر لە دەرەکەوێ. بۆیە ئەو مناڵانەی کە ئەوەی کە لە ناو کوردەواریە مەڵاشوی پێڵێن ئەگەر ئەو مەڵاشی زۆر بە چاڵا چوو بۆ گەر فرمێسکی نەما بوو دەمی زۆر وشک بوو میزی کەمی کردبوو و خود پێستی درەنگتر کاتێکە تۆزێی گوشن درەنگترە چێتەوە شوێنی خۆی. بۆیە ئەمە نیشانی وشکبوونی ئەو کاتە مەترسی لەسەر مناڵەکە دروستەکە و لەسەر ئەندامەکانی مناڵەکە دروست دەکات. باش ئەو مەترسیانە چینکە وشکبوونەوە لەسەر ئەندامەکانی منداڵ و هەروەها جەستەی منداڵ دروست دەبێت. گرنگترین مەترسی و مەترسیداترین مەترسیەوەیە کە گورچیلەی مناڵەکە تووشی لە کارکەوتنەکەوێ. گورچی لە بیزەبەت وەکو ماتۆڕێ وایە عین تەشبیه نەبێت، چەندەم ئیشی زۆر زیاتر لە ماتۆڕەکە ماتۆڕەکە تەنها ئیشی لەوانێ پەمپ بڵین هەڵدانی ئاو بێت، بەڵام گورچیلەکە هەم پاڵاوتنی خوێنی مرۆڤە و ڕزگاربوونێتی لەو مادە ژارەیانەی کە دروستە بێ. بەڵام ئەوەیە ئەگەر وشی بێتەوە تەمان ئەگەر ئەو ماتۆڕ ئەگەر ماتۆڕێکی شتۆ بەردەوام هەڵێکێکە ئای پیان ڕوان تاوان ئەو ماتۆڕە ئەسووتێ گورچی لێش بە هەمان شێوەیەەوە بۆ نمونە ئەگەر گورچیلەیەک بڕێکی باش خوێنی پیان ڕات لە ئەنجامی وشکبوونەوە سیرەکەی ئەو گورچیلێ بەردەوام وردەوردەوای لێت کە وشکبوونەوە لە کارکەوتنی تیان ڕوادات و مەترسی زۆر بۆ سەر ژیانی ئەو منداڵە دروستەکەەوە لە هەمان کاتدا کاریگەری لەسەر ئەندامەکانی تری جەستەشیە بێ وردەوردە لەوانەیە بڕوا بۆی کە تووشی گەشکە و لۆشخۆچوون و مەترسی لەسەر ژیان حتا بەداخەوە زۆر جار گیان لە دەستدانی مناڵشی تێکەوێت. زۆر باشە تۆ ئاماژت بە سێ جۆری ئەم سکچوون و ڕوشانەوەیە کرد دکتۆر، پاراساید و هەروەها ڤایرۆسی و بەکتری. من لەسەر ڤایرۆسەکە دەمێنمەوە سەرەتا. هۆکارەکانی توشبوونی منداڵێک لە ڕێگەی ڤایرۆسەوە بە سکچوون و ڕشانەوە چین؟ خۆیان لە چیدا دەبینەوە ئەم هۆکارانە؟ خۆی جۆری ڤایرۆسەکان زۆرە، ینی جۆری ئەو ڤایرۆسانەی کە سکچوون ڕشانەوە دروستەکەن لە مناڵانە زۆرە و بەشێکی زۆری ئەو هۆکارانی کە سکچوون ڕشانەوەش دروستەکەن ڤایرۆسین. بەڵام ڤایرۆسی لەگەڵ بۆنە بەکتریا یا پاراسایتە یاخود بۆ نمونە هەستیاری بە خواردن یا ژەهراوی بوون جیاوازەکەی لەوەدا زۆر جار پیساگەی زۆر شلترە و زەرترە و تایەکی کەمتری لەگەڵایە و لەوانەیە نیشانەکانیشی تا ڕادەیە سوکتر بێت. بۆ نمونە سووتانەوەیەکی زۆری لەگەڵا بێ، جیاوازە لەگەڵەوەی بەکتریایەک لەوانەیە تایەکی زۆری لەگەڵا بێت، لەوانەیە پیسایەکەی لیمان یا خوێنی لەگەڵا بێ و زۆر جار ئەوەیە نیشانەکانی زۆر بە قورستر ئەبێت و وشکبوونەوە زووتر ڕوەدا لەو مناڵەیە. بۆیە سیرەکەی ئەو هۆکاری ئەو ڤایرۆسانە هەم ژمارەیان زۆرە وەم حاڵەتەکانیش تا ڕادەیەک سوکترن لە چاو بەکتریا و پاراسایت و ئەوانی ترە. تەنها لە هەندێک مناڵ بەتایبەتی و مناڵ لە خوار 6 مانگ یاخود ساڵەوەن مەترسی زۆر گەوریان بۆ دروستەکە و لەوانەیە مەترسی بەتایبەتی وشکبوونە لەو تەمەنانە زۆر ڤایرۆسەکە بۆ منداڵی بچووک مەترسی زۆر دروست دەکات دکتۆر یاخۆ زیاتر بەکتریەکە؟ خۆی بەکتریاکە مەترسیەکە زۆرتر دروستەکات، بەڵام وەیە ڤایرۆسەکە بەراورد بە ڤایرۆسێک کە لە گەورانە لە ناو لەو مناڵانە مەترسی زیاترە. ئەگینا ئەگەر دوو مناڵ وەربگری یەکێکیان ڤایرۆسی بێکێکیان بەکتریا بەدڵنیا و بەکتریاکە مەترسی زیاترە لە چاو ڤایرۆسەکە. باشە چۆن لە ڕێگەی بەکتریاوە تووشی ئەم حاڵەتە بێ منداڵ؟
خۆی لە کاتی گەرمایە عادەتەن هەم خواردن بە تایبەتی بەداخەوە ئەڵم هەندێک جار ماڵەکان دایکان و باوکان خواردن لە دەرەوەی سەلاجە هەڵەگرن ئەو کاتە بێتە هۆی ئەوەی کە تووشی پیسبوون بێت بەو بەکتریانە و یاخود زۆر جار سەرچاوی ئاو بۆ نمونە سەوزەواتەوەی کە هێنرێ ئەمانە لەبەرەوەی کە باش پاک ناکرێنەوە یاخود بۆی ئەو پلە گەرمی کە بەرزە بێتەوە بەکتریا لەو پلە گەرمانەیە زۆر جار باشتر گەشە ئەکات بۆیە سیرەکەی وای لە کات لە کاتی خواردنی ئەوە یاخود خواردنەوەی ئاوەکە تووشی ئەو مناڵانە تووشە بن و تووشی سکشون ڕشانەوە و مەترسیان بۆ سەر دروستە بێت. زۆر چاکە دکتۆر ئەم حاڵەتانە بەپێی تەمەەن چۆن لە مناڵەکانە گۆڕانکاری بەسەرا دێت منداڵێکی تازە لە دایک بوو تا تەمەنەکانی گەورەتریش چۆن ئەم حاڵەتە بە شێوازێکی جیاوازتیاندا ڕنگ دەداتەوە یاخود هۆکارەکانی توشبوون بەم حاڵەتە گۆڕانکاری بەسەردادێ بەپێی تەمەنەکان مەترسیەکانی هەروەها بەدڵنیایەوە کاریگەریە بێت بۆچی ئەویش بە پێی سیستەمی بەرگری مناڵەکەەوە بەپێی پێگەیشتنی ئەندامەکانی تاوان کاریگەری لەسەر ئەو مناڵانە ئەگۆڕە بۆ مناڵێکی تازە لە دایک بوو کە سیستەمێکی بەرگری باشی نیەوە ئەندامەکانی باش پێنەگەشتەوە بە تایبەتی گوچیلەوەی کە پێشتر باسمان کرد چگوتمان مەترسێکی زۆر لەسەر دروزەیە بەدڵنیایەوە مناڵی تازە لە دایک بوو یاخود تا ساڵ ئەو کاتانە لەبەر ئەندامەکانیان باش پێنەگەیشتەوە بەدڵنیایەوە سکچۆن ڕۆشانەوەیکی زۆر کەم لەوانەیە مەترسێکی زۆر گەورەی لەسەر دروستکە ئەگەر سەرنج بین بۆ مناڵێکە لەسەروی ساڵەوە بێ چەندین جار لەوانەیە سکی بچێ و بڕشێتەوە بەڵام سیرەکی کەمتر نیشانەکانی وشکبوونەوە پێوە دیارە کەمتر مەسەر مەترسی لەسەر دروستە بێ بەڵام مناڵێک ئەگەر لە خواروی یەک ساڵەوە بێ سیرەکەی بە چەند جارێک شانەوە یاخود سکچۆن مەترسی گەورەی بۆ دروزەوە و وشکبوونەوەیەکی زۆری تا درۆدا چونکە وشکبوونەوەش سێ قۆناغیە وشکبوونەوەیەکی کەمباڵ دیە درێژنی پێوترێ مۆدرێتەوەی کەم وشکبوونەوەی مامناوەدا وە سیڤیر ئەوەی کە زۆر توند یعنی واتە وشکبوونەوەیەکی زۆر بۆیە سیرێکی مناڵی خوار یەک ساڵ زۆر بە ئاسانی و بەزووی ئەگاتە وشکبوونەوە توندەکە و مەترسی لەسەر ئەندامەکانی جەستەی دروستەکە بۆیە هەم بەپێی بەرگری و لە هەما کاتە بە پێگەیشتنی ئەندامەکانی ئەگۆڕێت بۆیە لەو منداڵانی کە لە خوار یەک ساڵ بەدڵنیایەوە یاخود هەندێک ئەو منداڵانی کە خۆیان نەخۆشی درێژخانیان هەیە وەکو نەخۆشی گوچیلەی هەیە نەخۆشی دڵی هەیە نەخۆشی سنگی هەیە نەخۆشی درێژخان ئەمانە بەدڵنیایەوە کاریگەرەکانە زۆر خێراتر لەسەر دەرەکەوێت و مەترسیەکانی زۆر گەورەترە بن. چۆن ڕێگری بکەین لەوەی کە منداڵەکانمان تووشی سکچون و ڕشانەوە و دواتریش وشک بوونەوە ببن دکتۆر هیچ ڕێگایەکەیە بۆی دایک و باوکان پێشوەخت خۆی ئەو پرسیارە گرنگە بەدڵنیایەوە ئەو پرسیارە گرنگەکەیەوەی کە هەموو دایکان و باوکان پێویستی بیزانن کە چۆن بتوانین ڕێگەری بکەین لەوەی کە مناڵەکانمان تووشی سکچون ڕۆشانەوە بن و لە ڕێگەیەویشەوە تووشی وشکبوونەوە و خوانەکە لە کارکەوتنی گوچی لەوانە بکرێت گرنگترین شتەوەی پاکوخاوێنی لە هەر هەموو شت گرنگترەوەی پاکوخایانی چۆن مناڵ فێر بکرێت هەم دەستی جوان بشوات لە کاتی پێش ناخواردن دوای ناخواردن و مناڵان ئەگەر یەکێک سکشۆنی گرت ئەوانی تر کەلوپەلی خواردن و ئەوانە بەکارنێنن خاولی ئەوانی تر بەکارنێن و مناڵی بچووک چۆن بتوانێت دایکێک کە شیری پێەیە گرنگترین شت بۆ ڕێگەریکردن لە مناڵی خوار 6 مانگ یاخود خوار یەک ساڵەوەیە کە دایک شیری خۆی با بە مناڵەکەی بۆی کە مناڵەکەی تووشی سکشۆن ڕۆشانەوە بێت و ئەو مناڵانەشی کە شیری قوتووە خۆن چۆن بتوانرێت دایکان و باوکان بە تایبەتی دایکان کە خۆیان زۆر لەگەڵ مناڵەکەیان چۆن ئەو مەمەیە کە شیری پێدەن جوان تاقیم بکرێەوە چەند مەمەیەکی هەبێت لە ماڵەوە ڕێگەی تاقیمکردنی زۆ گرنگەوە لە هەمان کادا شیرێک کە مناڵەکە دەمی لەیە ئیتر ئەم شیرە ئەگەر لەو کاتەیە نەخوا بە پیس بۆ حسابەکرێ بۆیە نابێ بە دوای سعاتێ دوو کاژمێتری پێ بدرێەوە تایەتی لە ژوور خۆتانەزان زۆر جار پلەی گەرمی ژوورەکانی ماڵەکانی ئێمە لە هاوینە ئەچێتە سەروی چلەوە تەنان لە ژووریشەوە بۆیە زۆر گرنگە چۆن ڕێگیری بکرێەوە ئەو مناڵانەی کە لە سەروی ئەو تەمەنەوەش هەم خواردن جوان بکڵێنرێ بەڕاستی زۆر گرنگە خواردن جوان بکڕێنەوە ئاو خواردنەوە بە تایبەتی ئەو کاتانەی کە گومان لە پیسبوونی سەرچاوەکانی ئەوەکرێ ئەوەکە بکڵێنرێ اینجا سار بکرێتەوە بۆ خواردنەوە بەکاربێنرێ بۆیە بەڕاستی ئەم ڕێگریانە بکرێت زۆر گرنگە بۆ دوورکەوتنەوە لە توشبوون بە سکچون ڕشانەوە باشە بۆ منداڵی ئەو منداڵانی کە تا ئێستا شیری دایکیان نەخۆن لێرەدا چۆن مامەڵە لەگەڵ ئەو شیرەدا بکرێت کە دەدرێت بە منداڵەکە ئەو دایکانی کە شیری خۆیان بە منداڵەکەیان دەدەن پێویستە چ خواردنێک نەخۆن و ئەو دایکانی کە شیری قوتوو بە منداڵەکانیان دەدەن چۆن مامەڵە لەگەڵ ئەو شیرە ئامادەکراوەدا بکەن دکتۆر سەرەتا من دەستخۆشی لە هەموو ئەواناکەم کە شیری خۆیان نەدەن بە مناڵەکە و لەو کاتەیە گرنگترینەوە شدەوەی کە سنگیان جوان
دەستیان جوام شۆن تاوان پێش شیر پێدان و لە هەمەگەدا سنگیان پاکخوایانی ڕابگرن بۆی کە مناڵەکە و کاتێک کە شیرەکە خوات سنگیان پاک بێت بۆی کە مناڵەکە تووشی هەوکردن نەبێەوە گەرنگترین شت بە پێی زۆری هۆکارەکەی یانی تۆ بۆ نمونە مناڵەکەت هەیە سکشون ڕۆشانەوەی لە ئەنجامی ئەوەیە کە توژوە هەستیاری بە پرۆتینی مانگا هەیە تۆ کاتێ ئەمە چەندین جار نەخۆشی وامان هەبوو کە هەستیاری بە پرۆتینی مانگا بۆ چیمان کرد و تومانە دایکی ئەبێ خۆی بە دوور بگرێت لە خواردنی هەموو ئەو بەرهەمانەی کە لە مانگاوەیە دێ وەکو گۆشتی مانگا وەکو شیر وەکو پەنیر واتە هەموو شت ئەو شتانە خۆی بە دوور بگرێت چونکە ئەو پرۆتینە لە ڕێگەی شیرەکەی خۆیەوە بۆ مناڵەکە ئەچێت و مناڵەکە سکشون ڕۆشانەوەی بۆ دروستەکە تەنها لە هەندێک حاڵەتی ئاوا کەمانە بێت گینا پێویست بە هیچ خۆپارێزیەک ناکە لەو دایکانەی کە شیری خوانی پێدەن تەنها کۆمەڵێ ڕێوشوێنی زۆر کەم پێویستەکە تەنها لە حاڵەتی ئەو دەگمەنانی کە باسم کرد بەڵام بۆ شیری قوتو نا حاڵەتەکە زۆر قورسترە و ناڕەحەترە و بەتایبەتی مناڵێک ئەگەر تووشی هەوکردنی ڤایرۆسی بێ لەوانەیە سەرەتاکەی سکشونێکی زۆری تووشە بێ و بەشێک لە ڕێخۆڵەکان دیوار ڕێخۆڵەی لوزبوونی پێوترێ بۆیە ئەو کاتە لەوانەیە بەشێک لەو ڕێشاڵانەی کە ئەنزیمی لاکتەی زیتیا لەگەڵ خۆی بیبە لەوانەیە مناڵەکە و کاتە پێویست کات شیرێکی پێ بدرێت کە لاکتیگەسیدی تیانە بێ ینی بۆ منە حاڵەتەکان هات جیاوازترە بۆ مناڵەکە هەستیاری بە شیری پرۆتینی مانگا بێ ئەبێ شیرێکی پێبەی کە پرۆتینەکە زۆر شیتەڵ کرابێتەوە یاخود شیری بزنی پێدەی بۆ نمونە هەندێک شیرمان هەیە لە بازارەکە شیری بزنە بۆی حاڵەتەکان لە مناڵ لە شیری قوتووە زۆر جیاوازترە بۆیە تۆ ئەو کاتە ئامادەکردنەکەی بێ زۆر بەوریایەوە ئامادە بکرێت بۆ منە ئاوەکە زۆر باش بکڵێنێ مەمەکان زۆر تاقیم بکرێن ئەو کاتە زۆر قورسترە بۆ دایکان کە ئەوانەی کە شیری قوتووە دەن بە مناڵەکان بەڵام بۆ شیری دایک زۆر ئاسانترە و کەمترین ڕێوشوێنیەوێ و کەمترین لێکەوتەی خراپیشیە بۆ مناڵەکە باشە هەندێک جار بۆ نمونە شیرەکە ئامادەکرێت چەند کاتژمێرێک ئەو شیرە لە نێو بەبی بناڵەکەی ئەمێنێتەوانێ هەندێک جار سار دەبێتەوە هەندێک جار دووبارە گەرم ئەکرێتەوە ئەمە ڕێگەیەکی گونجاوە بۆ ئەوەی منداڵێک شیر بخوات لە دوای ئەوەی کە سارد بووتەوە بە هیچ شێوەیەک ئەزانی چۆنە ئەمە لە ئەساسە ئەگەر شیرێکی گرتەوە ئەگەر شیرێکی گرتەوە لە ناو مەمەیە ئەگەر سەرەکە و لا نەبرد و مەمەکە دەمی مناڵەکە دەمی لێ نایە چونکە لەگەڵ مناڵەکە دەمی لێە ئەبێ یەکسەر لەو کاتەیە بخورێتەوە نابێ شێوەیەک هەڵبگرێ بەڵام ئەگەر دەمی لێ نایە بوو تا یەک کاتژمێر لە پلەی گەرمی ژوورە ئەوەی چەند 25 بەڵام ئایا ئێستا ماڵەکانی ئێمە پلەی گەرمی ژوورەوە 25 جیا زیاترە بەدڵنیایەوە زیاترە بەتایەتی لە هەوینا زۆر زیاترە بێ بۆیە ئەو شیرێکە ئەگیرێتەوە ئەگەر مناڵەکە دەمی لای یەکسەر بێ بیخوات ئەگەر دەمی لێ نایە بۆ ئەتوان لە ناو سەلاجەیە هەڵیگرێتە کاتژمێرە دوو کاتژمێر ئاسایە لە ناو سەلاجەیە دابنێ تەنانەت نەجار تا 24 کاتژمێریش تەنانەت ئەگەر لە ناو فرێزەرەدا بنرێت توانی تا کاتێک زۆرتری ژابنێ بەڵام لەگەڵ دەمی لێ ئیتر ئەمە حسابی ئەوە کرێ ئەو مناڵە ئەبێ یەکسەر بیخوا گەر نەیخوات بە شیرێکی پیسبوو دانرێ بە هیچ شێوەیەک نابێ هەڵگیرێت و نابێ ئەوەی کە دابنرێت و سار دەبێتەوە دوای گەرمیەکەنەوە بە هیچ شێوەیەک ڕێگایەک تەندروستینە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی توشبوونی مناڵان بە سکشون ڕوشانەوە زۆر چاکە نیشانەیەک یاخود پشکنینێکەیە کە دەری بخات منداڵەکانمان توشببووی هەستیارین یاخود هەستیاریان هەیە بە شیری قوتو یاخود پرۆتینی مانگاوە کووت و ئاماژەت پێکرد یاخود هەر هەستیارێکی تر بە شیر خۆی کۆمەڵێک ئێمەی پزیشی کۆمەڵە نیشانەمان هەیە لەگەڵ نیشانەکانە شتێکێ چالنج تێستی پێوتری ئەین تۆ بۆ نمونە شیری مانگای لێ قەتاعەکەی بۆ ماوەیە ئەگەر باش بوو دوایەوە لەوانەیە پێویستکە بۆ دەست پێ بکەیتەوە لەگەڵ سکشون ڕۆشانەکەی دەست پێکی ترڕڵی کە ئەمە سیاری بە پرۆتینی شیری مانگا هەیە لە هەمان کاتدا یەک دوو فەحسەیە بەڕاستی من نابێت لە ڕاگەیاندان فەحسانە باسکەم چووکە خۆ دەزانی بەداخەوە بێت بە مۆدل ئیتر ئەم وڵاتە هەمووی ڕوولەوەکە کەم فەحسانە بکات چەند فەحسێکیشەیە کە ئەکرێ بۆ مناڵەکە ئەمانە یعنی ڕێنیشان دەرن بۆ ئێمە کە ئەمانە لەگەڵ هەستیاری بە پرۆتینی شیری مانگا ئەڕوا بۆیە گرنگە هەموو تاوان ئەم حاڵاتانە زۆر کەمن بۆی دایکان و باوکان نەخەڵەتێنن چونکە بەداخەوە هەندێک ئەمە بۆ مەرامی بازرگاری بەکارێنێ ئەم حاڵەتانە زۆر کەمە وە زۆر دەگمەنە ئەوانەی هەستیاریان بە پرۆتینی شیری مانگا هەیە ئەمانە زۆر حاڵەتەکان کەمن وە بە یعنی پێویستی بە لێکۆڵینەیەکی باشێ لە نیشانەکانی وەلامەکەدا و فەحسانەش منداڵێک شیرە خۆرە تازە خەریکە ئەوەیە ینی لە تەمەنی شیر خواردندایە بە کوردێکی خۆمان بڵین دکتۆر تووشی سکچون و ڕوشانەوە ئەبێت و دواتر نیشانەکانی وشک بوونەوەی تێدا دەردەکەوێت دایک لێرەیە چۆن مامەڵە بکە لەگەڵ ئەو منداڵە
پرسیارێکی زۆر جوانە تاوان یەکەم شێت گرنگەوە بۆ ڕژێن لە چ کاتێکا پێویستەکە سەردای نەخۆشخانە بکەن چونکە هەموو سکچون ڕشانەوەی پێویست بە نەخۆشخانە ناکاتکرێت لە ماڵەوە چارەسەر وەربگرێ بۆیە یەکەم جەر بە باسی ئەو بکەین لە چه حاڵەتێکا پێویستەکە سەردای نەخۆشخانەکە تاوان یەکێ لە گرنگترین شتەکانەوەیە کە ئەگەر نیشانەکانی وشکبوونەی تیا دەرکەوت هەروەگەوەی کە بەڕێزە باسە کرد بۆ نمونە ئەگەر فرمێسکی نەما دەمی وشک بووە ئەو مناڵانی خوارد یەک ساڵن چاڵی ئەوەی سەریان مەڵاشووی کە پێوترێت کە زۆر چاڵ بوو ئەگەر میسکردنی کەمی کرد ئەگەر پێسی درەنگ چۆ ئەمانە نیشانی وشکبوونەوەن ئەکرێ یەکسەر ئەبێ سەردای نەخۆشخانە بکات بۆی بە زووی فریای بکەون و ئەگەر مناڵێک لە خوار ساڵەوە بە تایبەتی لە خوار 6 مانگەوە بوو سکشون ڕشانەوە باشترە یەکسەر سەردای نەخۆشخانەکەن ئەگەر مناڵک تای زۆر بەرز بوو پیساگی خوێنی پێوە بوو یا لیمانی پێوە بوو یاڕشانەوەیکی زۆری هەبوو کە نەیتوانی خواردن بخوا یاخود شلەمەنی بخواتەوە ئەو کاتە باشوە بە زووی سەردای نەخۆشخانەکە بەڵام ئەگەر یەک دوو جار شانەوەی هەبوو یاخود تۆزێ سکشونی هەبوو هیچ نیشانەیەکی وشکبوونەوەی تیان نەبوو تای بەرزی نەبوو توانی لە ماڵەوە بخوا ئەکرێ هەر لە ماڵەوە بە پێدانی ئەو مغەزەی کە وەڕاستی پێوترێ پێ بدرێت لە ماڵەوە چارەسەر وەربگرێ یاخود شلەمەنی بۆ نمونە شۆربای برنج ئەکرێ تۆزێ سوێریش بکرێت یاخود دۆ بۆ نمونە بەتایەتی ئەو مناڵان لە سەروی یەک ساڵەوەن ئەکرێ سۆسی سێ و یعنی ئەمانەشی زۆر باشن کە پێیان بدرێت و هەر لە ماڵەوە چارەسەر وەربگرێ و مۆس یەکێکە لە میوە زۆر باشەکان بۆوانەی کە سکشونیان هەیە لە بەرەوەی بڕێکی زۆر باش پۆتاسیۆمی تایە یعنی تۆ توانی بەوانە لە ماڵەوە چارەسەر وەربگری بۆیە بەشی هەرە زۆری ئەو مناڵانی سکشوشانەوەیان هەیە کرێت لە ماڵەوە چارەسەر وەربگرن پێویستی بە نەخۆشخانە نەبێ بەڵام ئەو حاڵەتانەی کە باسمان کرد تای بەرز ڕشانەوەی زۆر سکشونێک پیساگەر خوێن لیمانی تیابێ نیشانەکانی وشکبوونەوە گەشتەی لەگەڵا بێ خواردنی بۆ نەخورا شلەمەنی بۆ نەخورا ئاوی بۆ نەخوراوانە باشترە یاخود تەمەنی زۆر بچوک بوو لە خوار یەک ساڵەوە یا خوار 6 مانگەوە باشترە بە زووترین کات سەردانی نەخۆشخانە بکات بۆ چارەسەر وەرگرتن باش ئەو مناڵانی کە خوار 6 مانگن یانی هەندێک جار ناتوانن هەندێ خواردنەوەی تر تەنانەت بخورێ جیاواز لە شیر لێرەیە جیاواز لەو چارەسەری کە ئێوە بۆ منداڵەکەی دەکەن دایک پێویستە لێرەدا ڕێژەی شیرپێدانی منداڵەکەی لە چ ئاستێکدا بێ گۆڕانکاری بەسەردا دێت زیاد دەکات کەم دەکات یە خوتوخو خۆی دەمێنێتەوە بە دڵنیاییەوە ئەبێ ڕێژەی شیرپێدانەکەی زیاکات چونکە ئێمە بەڵانس ڕاگرین لە بینی ئینپوت و ئاوتپوت واتە ئەوەی کە مناڵەکەی چەنێک لە ڕێگەی میز و سکشونەوە ئەڕواوە لە ڕێگەی چەنێک پێدرێ ئەگەر تۆ هاوسەنگی و ڕاگر لە بینی ئەو دوانەیە بڵنێەوە وشکبوونەوە دروست نابێ بەڵام وشکبوونەوە لە چ کاتێکا دروستە بێ ئەگەر تۆ مناڵەکە سکچوونێکی زۆری هەبوو میزێکی زۆری کرد لە هەماکادا ڕێژەی شیرخواردنەکەی بەقەدەر سکچوونەوەی نەبوو بە دڵنیای وشکبوونەوە دروستە بێت تۆ ئەو کاتە هەڵا هاوسەنگیەکە و تێکداوە ئەو کاتە بەڵنیای وشکبوونەوە بۆیە لەگەڵ سکچوونی زۆر و شانەوەی زۆرە بە دڵنیای ئەبێ شیرپێدانی زیاد بکرێ ئەگەر مناڵەکە توانی بخوات زۆر چاکە چارەسەرەکان لە لای ئێوە چین دکتۆر چارەسەرە پزیشکیەکان کە ئێوە دەگرنە بەرامبەر بە منداڵێک لە قۆناغ جیاوازەکانی وشکبوونەوەدا چین خۆی ئەمە هەر مناڵەکە سەردانمانەکە یەکەم شت بە مێژووی نەخۆشیەکە دەست پێەکەین تاوان پرسیاری لەکەین لەسەر مێژووی ئەو نەخۆشیە چۆن دەستی پێکرد و لە هەمەکەدا نیشانەکانی چۆنە و لەو کاتەیە ئێمە بۆ نمونە کە ئەم شتانەمان کرد چیمان پیادا ئاراستەیەکمانەکە بە ئاراستەی ئەوەی کە ئایا ئەمە لەگەڵ چ جۆرە هۆکارێکە ئەڕوە ئایا هۆکارەکە ڤایرۆسیە بەکتریایە یاخود پاراسایتە یاخود هەستیاری بە پرۆتینی مانگا یا خواستیاری بە خواردنە یا بۆ هەندێک جار خۆتان نەزان لە جەژنەکانە شیرنێکی زۆرە خواسێرێکی توش سکچوون ڕشانەوە بێ یعنی یا ژەهرایی بوون بە خواردن بە ئاو با یا شتێک ئەو پیسبوونیەوە ئەو کاتە ئێمە ئەینێرین بۆ فەحز بەپێی ئەوەی گومانەکانی خۆمان لەگەڵ لێکدانەوەی فەحس و مێژووی نەخۆشیەکە ئێمە چیەکەی چارەسەری بۆ نووسین بەپێی چارەسەرەکە خۆی لەوانەیە بەشێکیان پێویستیان بەداخڵ بوون نەبێ هەر لە دەرەوە چارەسەریان بۆ نووسین بەشێکیان پێویستیان بۆ بێ کە ئەگەر ڤایرۆس بێت تەنها ئێمە وای لەکەین وشک نەبێتەوە ئەگەر بەکتریا بێت ژە بەکتریایە دەنێ ئەگەر پاراسایت بێت ژە پاراسایتیە دەینێ بۆ نمونە ئەگەر هەستیاری هەبێ بە خواردنێ پێڵێن جۆرە خواردنە بەخۆ هەستیاری بە پرۆتینی مانگا بێڵێن ئەم شیرێ مەدرێ ئەم شیرێ بەرێ یاخود ئەگەر شیری دایکی پێبا ئەڵێن دایکی ئەم خواردنانە نەخوا بۆ نمونە ئێمە بەپێی ئەو کاتە بەپێی حاڵەتەکان ئەگۆڕێ یعنی مناڵ هەبووە تەنها ئاوێکی وەرگرتو ئیتر باش بۆ ڕۆشتەوە مناڵ هەبوون شبوونەوەی زۆریە بۆ تەنانەت گەشتەوە حاڵەتەی کە ورچیلەکانی بۆ بشوێنەوە بەداخەوە مناڵ هەبووە چەندین مناڵ ساڵانە گیان لە دەستەدەن بۆی وشکبوونەوەی زۆرەوە چونکە دایکان و باوکان زۆر جار کەم تەرخەمی زۆرەکەن بەوەی کە درەنگەی هێنن یعنی ئێمە دوو جۆر خەڵکمان هەیە بەداخەوەڵێم یەکێکیان هەیە هەر یەک جار پیشانەوە بکات یەک جارسکی بچی یەکسەر ڕاکا بۆ نەخۆشخانە
جۆرێکی تریشمان هەیە مناڵەکە تا ئەچێتە حاڵەتی گیانەڵاو ئەو کاتە ئیهێنێت تا حاڵەتی زۆر قورس اینجای هێنا ینی بۆیە بەڕاستی ئێبە بێ خەڵک ڕاستیەکەی بزانێت چ کاتێکا پێویستەکە سەردانی نەخۆشخانەکە یانی ناکرێت نە دوای بخات نە پێشی بخات. هەندێک جار کاتێک منداڵەکە ئەم نیشانانی کە تۆ لە سەرەتا قسەکانەوە ئاماژت پێ کرد دکتۆر تێیدا دەردەکەوێت دایک و باوک دەچنە لای دەرمانخانەیەکی نزیکی ماڵی خۆیان ئەڵێ نیشانەکانی ئەمە و ئەمەیە لە دەرمانخانەکە دەرمانێ وەرەگرێت و بە مناڵەکە ئەدرێت. ئەمە دروستە ئەگەر منداڵەکە تووشی حاڵەتەکانی وشک بوونەوە بوو بێت دەرمانێک لە دەرمانخانەیە بەبێ ڕێنمایی پزیشک چارەسەری منداڵەکە دەکات یاخود ئەشێ مەترسیەکی تری بۆ دروست بکات. بەداخەوەڵام ساڵانە چەندین جارم حاڵەتانەما بۆ ڕۆیە کە بردویانتە شوێنێک کە پزیشکی لێنەبووە تا مناڵەکەی دۆخی تەندروستی گەشتۆتە زۆر ئاسێکی مەترسیدار اینجا هەناهێناوە بۆ نەخۆشخانە. من دایمەواڵم مناڵ ئەوێ زۆر بەوریایە و مامەڵی لەگەڵا بکرێت مناڵ ئەبێت تەنها پزیشکی پسپۆری مناڵان ببینە و چارەسەر وەرگێت. ئێمە بەردەوام نەخۆشخانە کراوەیە خەڵک ئەتوانێت بە ئاسانی دەستی پێگەل لە هیچ وڵاتێکە بەقەدرێرە ئاسانیە گەیشتن بە پزیشک کە ئەدکرێ ئێمە بەردەوام لە نەخۆشخانەکەی ئێمە تا 12 پزیشکی پسپۆری لێە لە بەشی ڕاوێژکاری هەنی بۆیە تکای خۆیان بە دوور بگرن لە بەکارهێنانی دەرمانی زۆر چونکە زۆربەی کات ئەو دەرمانانە مەترسیان زۆر زیاترە لە خودی نەخۆشیەکە و هەندێک جار مەترسیەکە ئەوەیە کە وەک خۆت بەڕێزت باست کرد دیاریکردنی نەخۆشیەکە و چارەسەرکردنیشی دو ئاخات کە مەترسی بۆ سەرژانی مناڵەکە دروستەکە نەخێر دەیان و سەدان هۆکار هەیە بۆی کە مناڵ تووشی سکچون ڕشانەوە بێ فەلەبەر ئەوە مادام دەیان و سەدان هۆکار هەیە چارەسەرەکانیشیان زۆر جیاوازە دەیان و سەدان چارەسەری جیاوازێ بۆ چارەسەرکردنی ئەو مناڵە بۆیە تکایە دایکان و باوکان زۆر بەوریایە و مامەڵە لەگەڵ تەندروستی مناڵەکانیانکەن چونکە بەداخەوە هەندێک جار ئەگاتە حاڵەتێک ئەگاتە ئاستێک کە چارەسەرکردنی لە دەسەڵاتی ئێمەشان نامێنێ زۆر جار ئەوەیە کە مردنی لێەکەوێتەوە لە دەستدانی گورچی لێ لێەکەوێتەوە ینی حاڵەتەکان خەڵک نابێت بە سووکی سەیریکە ئاین تۆ لەوانەیە مناڵەکە و دەیان جار تووشی سکچون ڕشانەوە بێ یەک جاریان پێویستی بە نەخۆشخانە بێ تۆ ناکرێ هەر دەجارەکە بیبیتە دەرەوە لە دەرەوە یعنی تۆ ئەو نیشانانی کێمە باسمان کرد ئەکرێت تۆ ئەم نیشانانی تیا بوو یەکسەر بە پەلەی بینە نەخۆشخانە تیای نەبوو لە ماڵەوە ئەسڵم پێویست ناکات تۆ خۆت یاخود ئێمە بەشی ڕاوێژکاریمان هەیە بێ سەردانیکەیت بۆی چارەسەر وەربگرێت بەڕاستی زۆر گرنگە دایکان و باوکان بەوریاییەوە مامەڵە لەگەڵ تەندروستی مناڵەکانیانکەن بۆی حاڵەتی زۆر نەخوازرا و دڵتەزێن ڕوونایەت. زۆر باشە دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەرەبەری نەخۆشخانەی جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان و هەروە پسپۆری نەخۆشیەکانی مناڵان زۆر سپاس بۆ میوانی ئێمە بووی دکتۆر سپاس بۆ تەواوی زانارەکانت. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. خۆشەویستان من و چانێک وەردەگرم و دواتر لە بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوامە.